دەمەوێت بچمە سۆران و ئازاد ئۆمەراوەیی پەیامنێری پەیام لە سۆرانی سروور جوانەوە لە سۆرانی میوان دۆست و خۆشەویستەوە وەربگرین. ئازاد سڵاوت لێبێت. هاوڵاتیانی سۆران دەڵێن چی سەبارەت بە پاڵپشتیان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەوان لە کۆتا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردندا پەیامیان چییە بۆ هاوڵاتیانەی کە تاوەکو ئێستا خوان یەکلای نەکردوتەوە کە دەنگ بە چلانێکی سیاسی و بە چ کاندیدێک دەدەن؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە ئێمە لە کۆتا ڕۆژەکانی بانگەشەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقداین. دیارە لێرانە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ئامادەیە، هەروەها بەرپرسی مەڵبەندی سۆران و کۆمەڵێک لە هەواداران و بانگەشەکارانی لیستی کۆمەڵی ئیسلامی کەوا لە ماوەی زیاتر لەو 20 ڕۆژەی کەوا بانگەشە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوام بوو ئامادەن لێرەکەوان هەر لە سەرەتای دەستپێکردنیانەوە تاکو ئەوڕۆ لە کارکردن بەردەوام بوونە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەردەوام لە نێو هاوڵاتیاندا بوونەوە لەگەڵ کاندیدەکانیان بانگەشیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان کردووە. من سەبارەت بە پرسیارەکەی تۆ ئەچمە لای سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و پرسیارەکە ڕاستەی ئەوەکەم کەوا پەیامی ئەو چییە بۆ ئەو هاوڵاتیانێکەوە تاکو ئێستا خۆیان یەکلانە کردوتەوە کەوا دەنگ بە چ لیستێک بدەن یاخود بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە سەرجەمۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەم بە تایبەتی دەڤەری مەڵبەندی هەشتی سۆران بۆ ئەو گەرم و گوڕیەی لەو حەملە و لەو هەڵبژاردنە و خوازیارم کە ماندووبوونەکەیان بەرهەمدار بێتن و دڵخۆشکەر بێتن. پەیامم بۆ ئەو خوشک و برایانەمان کە تاکو ئێستانە کە خۆیان یەکلانە کردوتەوە و بڕیاری چوونە سەر سندوقەکانی دەنگدانیان نەداوە، با چاک بزانن کە نەچوونیان هاوکاریکردنی ئەوانەی کە زوڵموستەمیان لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە، گەندەڵیان کردووە و قۆرغی دەسەڵاتیان کردووە و هاوکاری ئەوانن کە تا دوێنێک لەیان لیان هەبووە و هاوکاری ئەوانن کە بە قۆرغکاری دەسەڵاتیان دەزانن. لەبەرەوەی کەمبوونەوەی هەر دەنگێکی چاکسازی، دەنگێکی حەق، دەنگێکی دادپەروەری خەڵکانێکی کە سیستەمی حکومڕانیان ناشیرن کردووە، گەندەڵیان کردووە و تیرۆری ڕۆژنامە نووسانیان کردووە، تیرۆری دەنجی ئازادیان کردو، ئەوانە زیاد دەبن. وە خوازیارم ئەو خەڵکە بە بەرچاوڕوونیەوە بە گەرم و گوڕیەوە ڕووبکەنە سندوقەکانی دەنگدان و سەرخەری خەڵکانێکی ڕاستگۆ دەستپاک، خەڵکانێکە لەبەرەی گەل بوون و خەڵکانێکە دەنجی دلێر و ئازاد بوون سەرخەری ئەو لستە بن و ئەو لستەش لستی کۆمەڵی ئیسلامیە، لستی 104 و خوازیارم هەمولایەکمان سەرخەری ئەو لستە بین بۆ ئەوەی کە ئەو مووقیف و هەڵوێستانەی کە لە ڕابردوو بوومانە زیاتری کەین و دەبێتە مایەی دڵخۆشکردنی خەڵکانێکی کە لە بەرەی گەل و لە بەرەی چاکسازیدان و خوازیارم هەڕەشە و گوڕەشەی خەڵکانێکە ستەم و زوڵمیان کردووە نەتان ترسێنێتن لەبەرەوەی ئەو هەڵبژاردنانە هەڵبژاردنی چارەن و سازن و خوازیارم بەرهەمدار بن و دڵخۆشکەر بن و دەستخۆشیش لە هەموو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکەم کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەخەتن و پشتگیری لستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەن و دەنگ بەیەکێک لەو کاندیدانی کۆمەڵی ئیسلامی دەدەن. مامۆستا دیارە وەکو لەو ڕۆژانی ڕابردوودا هاتووە پەیامی تۆ بۆ هێزە ئەمنیەکان چیەکەوە هەیە تەلاقیان پێخواردن کەوا دەنگ بە دەستەڵات بدەن یاخود چاوسورکردنەوە هەیە، پەیامی تۆ بۆ ئەو هێزانە چییە؟ دیارە وەزیری ناوخۆ ئەمڕۆ زۆر ڕاشکاوانە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن قسەیەکی کرد کە ئەو قسەی جێی دەستخۆشیە کە گوتی هێزەکانی ناوخۆ پێشمەرگە هەمووی ئازادە، دەنگ بەچێ دەدا، کەس ناتوانێ چاویان لێ سوورکاتەوە، کەس ناتوانێ ئیجباریان کاکە دەنگەکانی خۆیان تەسویرکەن، ڕسمی بگرن. ئەوانە هەمووی بەڕاستی هەڕەشەیەکی سواوە و لە هەڵبژاردنەکانی ڕابردوش هەمان قەوانمان بینی کە لێیان داوە بووە و خەڵکە خوازیارم کە ئەو شتانە تەئسیر نەکەن و ئەو شتانە ساردیان نەکەنەوە. هێزی ناوخۆ، پێشمەرگە، ئاسایش، هەموو هێزەکان کە زێرەڤانی مڵکی خەڵکی هەرێمی کوردستانن، مڵکی هەموو لایەنە سیاسیەکانن، ئێمە بە خەڵکی خۆمانیان دەزانین و ئێمە بە خەڵکێکی دڵسۆزیان دەزانین و بە مافخوراویان دەزانین و ئەویان لەبیر نەچێتن کە
ئەو ماندووبوون و مەشەقەتەی کە بوویانە لە پێناو خەڵکی هەرێمی کوردستان بۆ لە پێناو حیزبێکی دیاریکراو نەبووە و هەر کاتێکی ئەو هێزانە گچکە کرانەوە کران بەهێزی لایەنێکی سیاسی بابزانن کە لە ماهیەت و لە قەدر و ڕێزی و هێزانە کەم دەکرێتەوە لەبەرەوەی خوازیارمە و هێزانە دڵسۆزی کۆمەڵی ئیسلامی و دڵسۆزی ئەمیر و ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و فراکسیۆنەکان و سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیان لە یاد نەچێتن کە دائیمەن پاڵپشت بووین بۆ هێزانە و جێی ڕێز و حورمەتی ئێمە بوون و خوازیارم کە کۆمەڵی ئیسلامی چاکترین و باشترین ڕێژەی دەنگ بێنێ لە نێوان هێزەکانی ناوخۆ و سەرجەم هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و زێرەڤانی و سەرجەم ئەو هێزانەی کە مڵکی هەموو لایەکمانن. زۆر سپاس بۆ مامۆستا مەڕوان ئەچمە لای مامۆستا موسلیم بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ئەویش پەیامی خۆی لە کۆتا ڕۆژەکانی بانگەشە بگەینێ. مامۆستا هاوڵاتیان چۆن پێشوازیان لێوە کرد تا چەندە ئومێددان بە خەڵکی هەرێمی کوردستان هەیە کادەنگ بەلیستی کۆمەڵ بداوە کۆتا پەیامتان بۆ خەڵکی کوردستانی. بەناوی خۆی بەخشەی بێهرەبان سڵاو لە بینەرانی پەیام سپاس بۆ ئێوەش کە شەوەک و تیمی پەیام لە ڕاگەندەکان لەگەڵ تیمەکانی هەڵبژاردندا بوون. وڵای ئێمە زۆر خۆشحاڵین و گەشتبینین بەو جەماوەرێک کە لە سنووری مەڵبەندەکە ئێمە هەیە. من لێرەوە سوپاسی هەموو تیمەکانی بانگەشی هەڵبژاردن ئەەکەم لە سنووری مەڵبەند کە شەو ڕۆژ مادون ناسانە کاریان کردووە کارەکانی خۆیان ڕاپەڕاندووە جێگەی دەستخۆشین. من لێرەوە سوپاسیانەکەم و بەپێی ئەو زانیاری ئێمە کە ئێمە بەردەوام لە ناو خەڵکدا بوون لیاندا نەبڕاوین لە ناو جەماوەری خۆماندا بوون لە خۆشی و ناخۆشەکان بەشدارمان کردوون لە ڕابردوو تا ئەو ڕۆژ لەگەدا بێت لە داهاتوش هەروە ئەبین. بەپێی زانیاریەکانی ئێمە کە من لەگەڵ خەڵکە ئەژین لەگەڵ خەڵک تێکەڵاوین لەگەڵ معاناتیان ئەژی وڵای ئێمە بە جەماوەری خۆمان دڵخۆشین و گەشتبینین لە نزیکەوە ئاگامان لەیان هەیە و پاڵپشتی ئێمە لە سەرجەم تیم دوژەکانی کۆمەلگا لە خوشکان لە برایان لە زانایان لە مامۆستایان لە قوتابیان لە مامۆستایانی قوتابخانەکان سەرجەم چین و توێژەکان دڵنیاییان بۆ ئێمە دووپات کردەوە کە ئێمە پاڵپشتی ئەو دەنگە حەقە ئەبین ئەو دەنگە بوێرە ئەبین. بۆیە من لێرەوە سوپاسی هەمویان ئەەکەم هیوادارم کە لە ڕۆژەکانی دەنگدان کە ئەسن بۆ سەر سندوقانی دەنگدان لیستی ١٠٤یان بەبیر بێت کۆمەڵی سایمان لەبیر نەچێتن و سوپاسی هەمویان ئەەکەم کە لە شەو ڕۆژ ئەوانیش بە پەیوەندی و بە مباشر و غێر مباشر لەگەڵ ئێمەدا بوون. ئەمە جێگای دەستخۆشی و دڵخۆشی بۆ ئێمە و پەیامیشم بەڕاستی بۆ سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان بەتایبەت بڵێن سنووری پارێزگای هەولێر کە ئێمە لێرە ئەژین کە لە ڕۆژی دەنگدانە بە گەرموگوڕی بۆ سەر سندوقانی دەنگدان ئاگیان لە دەنجی خۆیان بێت ئەمانەتێکە لە ئەستۆیاندایە ئەو ئەمانەتی ئەم 4 ساڵەیە بەزایە نەدەن بگەین بە شوێنی خۆیان چونکە ئەم لیستی هاوڵاتیانە لیستی هەژارانە لیستێکە کە لە پێناو مافەکانی هەرێم مافی هاوڵاتی نەویسان قوربانیدایە و ئەم لیستەیە بازی زۆریشی داوە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتی هەرێمی کوردستان. بۆیە من لێرەوە دووپات ئەەکەمەوە و لیان تاکید ئەەکەمەوە هاگەن ئەدەم دەستخۆشان یەکەم کە لە ڕۆژی دەنگدانە لە 12 بە گەرموگوڕیەوە ڕووبکەنە سەر بنکانی دەنگدان. زۆر سپاس بۆ مامۆستا موسلیم ئەگەر ماوە هەبێتن ئەمەوێت زیاتر ئەندامانی کۆمەڵ وەربگرم ئەچمە لای بەرپرسی ئەنجومەنی سۆرانیش مامۆستا سیامەد تۆش ئەگەر پەیامی خۆت بگەینیت لە کۆتا ڕۆژەکانی بانگەشە. بەناوی خۆی گەورە میهرەبان سەرتا بەخێر بێن. ئەمە وەکو بەرپرسی بازرگانی سۆرانی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە 104 زۆر دەستخۆشی لە برایان و لە خوشکان لە تیمەکانی هەڵواستینی فلێکس و پۆستەراتی حملەی بانگەشەی هەڵبژاردن لە سەرجەم سنووری سۆران و دەوروبەریشی ئەەکەین کە خۆبەخشانە ماندوونە ناسانە بە شەو بە ڕۆژ بەردەوام لە سەرخەت بوون و ماڵ بە ماڵ و هەڵمەتی دوکان بە دوکان و ئەوەندەی لە توانای دابی بەردەوام بوون لە بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان و لە هەمووی دڵخۆشتر ئەوە بوو بەڕاستی کە ئەمە زۆر یعنی پێی دڵخۆش بووین پێی معجەب بووین کە ماندووش نەبووین و ماندووش نابین ئینشاءالله. ئەو پێشوازە گەرموگوڕەی جەماوەری سۆران و دەوروبەری بوو لەو تیمانەیمە کە چوونەتە شوێنەکان. ئەو پێشوازە گەرمێش دەلیلە لەسەر هەڵوێست و موقیفەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڵێنیش بە هاوڵاتیان و بە دەنگدەرانیش ئەدەین و بەردەوام ئەو نوێنەرانەمان ڕابردوو و ئێستاشمان لە سەنگەری میلەت دابن و لە بەرەی گەل دابن بۆ داکۆچکردن لە مافەڕەوەکانی
هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمەوێ زیاتر ئەو ئەندامانەی کۆمەڵ ڕان وەربگرم لەسەر بانگەشیان لە ماوەی ڕابردوو کەوا لە دەبەری سۆران بانگەشیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی سەڵسوارە کرد. تۆ وەکو گەنجێک چی وای لە تۆ کرد کەوا لەو زانیاریەکانت ئازاد کاتێکی زۆر کەممان ماوە ببوورە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن لە ئێستادا پەیامێکی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەیە سەبارەت بە هەڵبژاردننی گشتی و هەڵبژاردننی